دوای تێپەڕبوونی نزیکەی 14 ساڵ بەسەر پرۆسی ئازادی عێراقدا هێشتا تا کاڵەکە لەسەر فەرمانکانی کەرکووک بوونی هەیە. ئاڵای عێراقا لە هەنگاوێکدا پارێزگاری کەرکووک داوا دەکات ئاڵای کوردستانیش لەسەر فەرمانکانی کەرکووکدا بنرێت. کەرکووک مەشمولە بە مادەی 140 واتە شوێنێکە بە ناکۆکی لەسەردا ئەمرێت. شوێنێکی ناکۆکی لەسەر معنای وایە هەردوو لە مافی ئەوەیان هەیە داوا بکەن کەوا سیمبۆلەکانیان لێرە دیاری بکرێت. بە نسبەتی زمانی کوردیەوە زمانی کوردی لە دەستوری عێراقا دانراوە کەوا زمانی کوردی ئەبێ لەگەڵ زمانی عەرەبیدا نەک تەنها لە کەرکووک بەڵکو ئەبێ لە بەسرە و لە نەجەف و لە کەربەلاش زمانی کوردی هەرچی تابلۆیەک هەیە هەرچی شتێکی ڕسمی هەیە بە هەردوو زمانەکە بنووسرێ. ئەمە یاسایە بۆیە دەوڵەتی عێراقیش ئەبێ ڕێز لە دەستورەکەی خۆی بگرێ ڕێز لە یاساکانی خۆی بگرێ و دەست بک بە جێبەجێکردنی و ئێمەش وەکو خەڵکی کوردستان وەکو میلەتی کوردیش ئەبێ سوور بین لەسەر ئەمانە نابێ هەر شتەکە کە تێپەڕیوە و بۆ بەڕۆتینە ئێمە لەگەڵی دابڕووین. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش بەرزکردنەوەی ئاڵای کوردستان لەسەر فەرمانکانی کەرکووک بە مافێکی یاسایی و دەستوری کەرکووک دەزانێت. پرۆژەیەکە ئاراستی ئەنجومەن کراوە و مافێکی دەستوریە و دواوتەی عەبادی کەرکووک بگوازرێتەوە لە متەنازە عەلەیهە بۆ متتەفەق عەلەیهی ئەو یەکێکە لە هەنگاوە باشەکانی عەبادی چێتە قاڵبی جێبەجێکردنەوە. ئێمە شێکەم پارێزگای بین ئینشەڵا لە ناوچە کوردستانەکانی دەروی هەرێمی کوردستان کە ئەمە لە ئەنجومەن باسەکرێت و بڕیاری کۆدەنگی ئینشەڵا بۆ وەرەگرترێ و کاتە ئاڵاکە بێتە ئاڵایەکی مافێکی دەستوری خۆمانە ئەوە زووتر جێبەجێ بکردایە تاخیر کە بەهۆی ئەوەی کە حکوومەتی ئیتیحادی جددی نەبووە. وەک شەرزانی بواری یاسا ئاماژەی پێدەکەن دانانیاڵای کوردستان لەسەر فەرمانکانی کەرکووک مافێکی دەستوری داری شارەکەیە بەو پێی کەرکووک یەکێکە لە ناوچە کێشە سەرەکان و دانانیە واڵایە ئەو مافە بۆ خەڵکی کەرکووک دابین دەکات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.